سەگی پشدەر وەک ڕەسەنترین سەگی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و یەکێک لە ئازاترین سەگەکان لەسەر ئاستی جیهان. ئایا تورک و فارسەکان ئەو سەگەیان چی لێ کردووە؟ سەگی هاوشار و کەنگال چین و لە چ توخماتێکن. لە نەریت و کولتوری کورددا هەمیشە سەگ وەک ڕەمزی وەفادانراوە. هەر ئەمەش هۆکارێک بووە کە مەڕدار و شوانکارەکان با مەبەستی پاسەوانی لە ڕانەمەڕ و بەشێک لە ڕاوچیەکانیش بۆ مەبەستی ڕاو سەگیان بەخێو کردووە. ئەم لە بیرکردنەوە و کۆنە سستیە لە خەڵکدا چەسپاوە کە سەگ ناتوانێ خیانەت یان فێڵ لە خاوەنەکەی بکات و وەفادارە بەرامبەر بە خاوەنەکەی. ئەو خەسڵەتە دێرینەی کورد لە سەرەتاوە هۆکارێک بووە کە بە دوای باشترین سەگەکانەوە بن و خواستیان بووە بگەن بە سەگێک کە لە هەیکەلدا گەورە و لە شەڕدا ئازا و لە بنیەتدا ڕەسەن بێت. ئەو مەرجانەی کە پێویست بوو لە جۆرە سەگێکدا هەبوو کە ئێستا لە کوردستان و تەنانەت لە وڵاتانی دەوروبەر بە سەگی پشدەر بەناوبانگە. مێژووی بەخێوکردنی ئەم جۆرە سەگە لە ناو کوردان سەرچاوە مێژوویەکانەوەیان پشتڕاست کردووەتەوە کە سەگی پشدەر بەو تایبەتمەندیەی هەیەی لە قەبارە و سیمادا لێکچووی هەمان ئەو جۆرە سەگەیە کە لە شێوەی پەیکەر لەسەر تاتە قوڕین و هەندێک هەڵکۆڵدرا و دۆزراوەتەوە. مێژووی هەر یەکێک لەو هەڵکۆڵدرا و پەیکەرانە زیاترە لە 3000 ساڵی بەر لە زاین. تەنانەت هەندێک لە سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن کە مێژووەکەی زۆر لەوە کۆنترە و بە 5000 ساڵی بەر لە زاین ئاماژەی دەکەن. تایبەتمەندیەکانی ئەم جۆرە سەگە خاوەن لەشێکی بەهێز و سەرێکی گەورەیە کە بە پێستێکی گەورە و چرج دەورە دراوە و کەڵبەیەکی بەهێزی هەیە. خاوەن جسمێکی درێژە و لە لای سەریەوە ئەستورە و لە ناوەڕاستەکەیەوە باریک دەبێتەوە. دەستەکانی لە پێشەوە ئەستورن و بەرزیەکەی لە نێوان 75 بۆ 88 سانتیمەتردایە و هەندێک جۆری تریان هەیە بەرزتریشن. کێشیان لە 80 بۆ 100 کیلۆدایە و بەپەی خزمەتکردن و تەمەن دەور دەبینێت. خاوەنی 5 پەنجەیە. تەنانەت تاکە سەگە شوانکارەکان بۆ پاراستنی مەڕەکانیان لە هێرشی ڕەوە گورگ بەکاری دەهێنن. چۆنیەتی دزینی ئەو سەگە و بردننی توخماتەکانی. نەتەوە سەردەستەکان تەنها چاویان لەسەر خاکەکە نەبوو بەڵکو ئاژەڵەکانیش لەوە بەدەر نەبوون. تورکەکان لە ئێستادا جۆرە سەگێکیان لە جیهاندا بە ناوی خۆیانەوە تۆمار کردووە کە لە شێوەدا کەمێک لە سەگی پشدەر بچووکترە. بەڵام شارەزایان لە ڕێی توخماتەکانیانەوە ئەوەیان پژڕاست کردوێتەوە کە سەرچاوی ئەم جۆرە سەگەی تورک کە پێی دەڵێن کەنگاڵ هەڵگری ئەو توخمەی سەگی پشدەرە و بەمەبەست براوە تاکو لە ڕێگەیەوە بتوانرێ پێناسەی ئەو سەگە و خاوەنداریەکەی لە کورد بسەندرێتەوە. تەنانەت لەم ساڵانەی دواتردا کڕین و فرۆشتن گەیشتووەتە ئەو سەگە و تورکەکان ژمارەیەکی زۆریان کڕیوە. ئەمە لە پێشتردا نرخ لەسەر ئەم جۆرە سەگە دانەنراوە و تەنها لە نێوان سەرۆک هۆزە کوردەکاندا بە دیاری بە یەکتریان بەخشیوە. هاوشێوەی تورکەکان فارسەکانیش چاویان لەسەر ئەم جۆرە سەگە بووە و تەنانەت هەوڵیان داوە ناوی سەگی پشدەر نەهێڵن و بیکەن بە سەگی هاوشار. هاوشێوەی ئەو سەگەی کە خۆیان بەخێوی دەکەن و هەڵگری هەمان ئەو توخماتەیە. ئێستا نەک لە تورکیا و ئێران بەڵکو لە زۆر ناوچەی رووسیادا بوونیان هەیە. بەڵام ئەو جۆرە سەگە لەوێش خاوەنداریەتەکەی بۆ کوردەکانی ئەو ناوچەیە دەگەڕێتەوە کە لە ناوچەکانی کۆماری کوردستانی سوور و قەرەباخ و قەوقاز و زۆر ناوچەی تردا ژیاون و بەهۆی ئەنفالکردنیان لەلایەن ستالینەوە دەربەدەر کراون و ئاوارە بوون و بە ناوچەکانی تری رووسیادا بڵاو بوونەتەوە.